نەخۆشی تالاسیمە بە یەکێک لە نەخۆشیە درێژخایەنەکان دادەنرێت و ئەم نەخۆشانە پێویستیان بە چاودێری پزیشکی و چارەسەری بەردەوام هەیە. هاوکات بە پێی دوایین ئاماریش لەم ساڵدا 16 نەخۆشگیانیان لەدەستداوە کە 4 لەو نەخۆشانە بەهۆی نەمانی دەرمان و دەرزیەوە بووە. داوامان لە حکوومەتی بەغدایە دەرزی و دەرمانمان بۆ بنێری عەبمان بۆ بنێ مادەیاستمان بەرزەبتەوە تاسی لە درمان دەکات دوای کلێ چتمان ئەوها ئەگە دەرزی تشتمان بۆ بنێری باشتر ئەبین. دەست و پێن تێشی قالبینەوە سەرین تێشی هەموو قالبین تێگرەچێ مانجە 2000 خوێن دەبوو دەکەن. کەسوکاری نەخۆشەکانیش دەڵێن ڕۆژانە چارەسەر بۆ نەخۆشەکانیان بەکاردێن و لە ماوەی مانگێکیشدا 2 تا 3 جار سەردانی نەخۆشخانەکان دەکەن و خوێنیان لەسەر دەکەن. کە حەبەکە هەبوو باشتر بوو دەگەشتە مانگە چی ینی ئاسنەکەی بڕە کەم دەکردەوە کەنا عەبەکە نمایەت 3 مانگە 15 ڕۆژ جارێک دەبی سەردانی ئێرە بکەیت ینی هێشتا کەمە خینەکەشی دەگاتە هەشتی لە هەشت هێشتا کەمە بس خۆمانجی 3 جاری زۆرە ئاسنی زیاتر زیاد دەکەن ینی ئاسنەکە زیاد دەبی کە خینی چەند تێکەی ئاسنەکەی زیاتر دەبی حەبەکەش گرانە لە بازاڕ وڵای ینی هەندێک کڕیتیان لێ دەکاتە 2 وەرەقە و 3 وەرەقە ئێوەش بە خۆت دەزانی لە وەزعی چه ئەوەندە هەیە 20 ڕۆژ جارێک ئەمن دێم بخۆم خینی تێدەکەم 20 ڕۆژ جارێک عادەتەن کردیوە چی جەدوەلم لێ کردێ 20 ڕۆژ جارێک دەهین هەر هیچ نییە ئێستا هیچ نمایەوە 3 مانگە ئەوەی حەبوو دەرزی ئاسن هەر هیچ نمایە ئێستا ئیمەوە دەموچاویشی ئەستور بووە. سەرۆکی ئەنجومەنی تالاسیمایانیش دەڵێت ڕێژەی توشبووان بە نەخۆشی تالاسیمە لە بەرزبوونەوەدایە و لەگەڵ ئەوەش ڕێژەی دەرمان کەمی کردووە. هاوکات وتیشی داوایان لە حکوومەت و لایەنەکان هەیە بە زووترین کات ڕێگە چارەیەک بۆ دەرباز بوون لەو مەترسیانە بدۆزنەوە. توشبای نەخۆشی تەلەسیمیا مانگانە بەردەوام پێویستیان بە خوێن هەیە سەرڕای ئەو خوێنەی کە وەریشی دەگرن ڕێژەی ئاسن لە لەشیان زیاد دەکا ئێستا کەش پێویستیمان بە دەرزی دیسڤرال هەیە لەگەر عەبی ئێکسجێت ئەو دەرزی دیسڤرال لەگەر عەبی ئێکسجێت لەلایەن بەغدایەوە لۆمان دابین دەکرێت ئێستا کەش لەلایەن بەغداوە لۆمان نایەتن زۆربەی نەخۆشەکانمان ئێستا کە لەبەر ئەو نەبوونی ئەو دەرزی و عەبی ئێکسجێدا ڕێژەی ئاسنیان گەلە زۆر بووە بە ڕێبەرایەتی تەندروستی هەولێر ئەو ئاگادارە لەو ئەوەی کە ئێستا ئەو دەرزیە ئێستا کە نەماوە لە سەنتەرەکەمان وە پێداویستی ئەوەی مستەلزەماتی تووبیشمانێتە کەمە زۆر. بە پێی دوایین ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 3000 توشبووی نەخۆشی تالاسیمە بوونی هەیە و ئەم ڕێژێش لەلایەن وەزارەتی تەندروستی عێراقەوە دەرمانیان بۆ دابین دەکرێت بەڵام لە ئێستادا بەهۆی کێشە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغداد ئەو بڕە دەرمانە وەستێنراوە و بەمەش چەندین نەخۆشگیانیان لەدەستداوە و مەترسی لەسەر ژیانی ئەوانی تریش دروست بووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.